کۆچە جەلیل دانیشتووی قەزای دەربەندی خانم و خوێندن تەواو نەکردو ناوەندیم تەواو کردو ڕاستی و لە ئێستاک مەشغوڵی کاری دەستیم تقریبا 30 ساڵێکە بێ مەشغوڵی ئەم کارم و کارەکەم هەرچەند تۆزە جیاوازە لە خەڵکی و بە حکمی ئەوەی من ژنم و زیاتر ئیشەکەم لە ناو چیمەنتۆ و لم و بەرد و چە و ئەم شتانایە و کارەکە جیاوازێکی لەوایە شتی من زیاتر هاتوو بەکارێنم چۆڵی ئیشەکە ڕیسایکلینەوە ئێستا بۆ منەمە دبی بیبیسیە تۆ فڕەدراوە من دووبارە بەکاری ئەێنمەوە زیاتر هەر شتێککە بڵین ئەوە ئەوانەی کە بەقاڵە بەکاریان ئێنمەوە دبی بیبسیە دەبێ شامپۆیە سەڵی ماستە هەر شتێکە ئەوانە دووبارە هەمویان بەکارێنمەوە. بینیتان کە شێوازی دروستکردنی گۆزەکانم چۆن بوون چیمەنتۆی و پەڕۆیە بەکاریانێنم و ئەو شێوازانش کە دروستم کردووە ئەوانەیە و نمونانەیە کە لە پێشاوی بەڕێستانایە ئیتر هەریەکە و بۆ جۆرێکە سەحالێنەوەی کە لە ژوورەوە دروستم کرد گۆزەیەکی ڕەش بوو ئەو گۆزە ڕەشە لەو شێوازی بوو شتێکی زۆر جوانە ومانە بۆ گوڵی لاستیکی زیاتر بەکاریان ئیتر گۆزەکانیش جۆریان زۆرە و شێوازیان زۆرەوە ڕەنگەکانیش زیاتر لەسەر خواستی خەڵک من ئیشەکەم چۆڵی قەبارەی چەند بێ ڕەنگی چۆن بێ شێوازەکەی چۆن بێ ئیش لەسەر ئەوانە ئەەکەم زیاتر.